ئێمە دوو مەکتەبین، مەکتەبی عامودا و مەکتەبی دیێرە. ژمارەی خوێندکارەکانمان 2200 تەلەبە. هەر پۆلێک 65 تەلەبەمان هەیە. زەحمەتێکی زۆرمان لەسەرە، ئەرکێکی زۆرمان لەسەرە لەو قوتابخانانە. هەمانە 7 ساڵە، هەمانە 6 ساڵە لەوێ دەوام ئەکات. تازە بە تازە ئەم ساڵ ئەڵێن ئێوە وەکو خۆبەخش دەوام ئەکەن لەوێ. ئێمەش وەکو هەموو مامۆساکان دەرگای قوتابخانەکانمان داخستووە، بایکۆتی دەواممان کردووە، ئامادەنین بە خۆبەخش دەوام بکەین لەوێ. لەبەرەوەی عەزیەتی بۆ ئێمەیە هیچ مامۆسایەکی تەعینیش لە دەرەوە ئەو عەزیەتەی لەسەر نییە. هیچ مەکتەبێک نییە لە سلێمانیا 65 تەلەبە لە پۆلێکاوێ. جگە لەوەی کە ئێمە هەمومان لە دەرەوەی شارین، جگە لە سووریەکان ئێمە هەمومان لە دەرەوەی شارین، هاتوچۆ ئەەکەین. یعنی معقول نییە ئێمە لە 2 ساڵە لە 2019 و 2020 تا 4 مانگ مەعاشمان وەرگرتووە. 9 مانگ دەواممان کردووە، کاتی ئیمتیحانەکان ڕۆشتوینەتەوە بۆ ئیمتیحان. معقول نییە تۆ بێ 4 مەعاش بی بە ئێمە. ساڵی تەواو 4 مەعاش. هیچ ناونیشانێکمان نییە. پێمان ئەوترێ خۆبەخش، ڕۆژێ پێمانڵێن خۆبەخشن، ڕۆژێ پێمانڵێن عەقدن، ئێمە تا ئێستا نازانین چی. ئێمە داوا لە وەزیری پەروەردە ئەکەین ناونیشانێک بۆ ئێمە دابنرێ، چیتر پێمان نەوترێ خۆبەخش، چونکە هیچ کەسێکمان ئامادەنین بە خۆبەخش لەو مەکتەبانە دەوام بکەین. ئەوە خزمەتی بەڕێوەبەری گشتی پەروەردە بەڕاستی قسەکانی زۆر باش بوو، ئێمە پشتگیری کردین، ئێمە دەستخۆشی لێ ئەەکەین. وەڵاش زۆر باش کتابمان بۆ کردوون بۆ وەزارەت بۆ ئەوی جوابمان لێ. خۆی داوای مافی مەجاکەی، داوای ئەوەی کە ئێوە داوای ئەەکەن ئێمەش بۆتان بگەێنی نەشوێنی خۆی، بەڵام ئەوەیە ئەبێ لەوێ چاوەڕێکین تا لەوێ جوابمان ئەدرێتەوە، بەڵام ئێمە ناچینەوە مەکتەب داوام ناکەین، بایکۆتی دەوام ئەکەین هەتاکو جوابمان ئەدرێتەوە.